گفتگۆی زیاتر بکەم میوانم هەیە دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق لە پاریسەوە میوانمە دکتۆر زۆر بەخێر بیت. کاتێک کە سوودانی بە ملفێکی ئەمنیەوە لە واشنتنە درۆن و موشەکەکانی ئێران لە ئاسمانی عێراق تەراتێنیان بوو، پێتان وایە ئەمە کە هیچ لە استراتیژی سەردانەکەی سوودانی بۆ ئەمریکا دەگۆڕێت؟ پێم وانەیەش لە استراتیژیەکە بگۆڕێ بە پێشانەوە پێم وایە بەهایەکی زیاتر بە ئامادەبوونی سوودانی ئەلەم چرکە ساتا لە واشنتۆنەدا، چونکە خۆ دەزانێ هەمیشە کۆنتێکستەکان ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە بەهادان یا کەمکردنەوەی بەهای سەردانێک. نمونەیەک دەدەمێ کاتێک جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە داڤۆس بوو، هەولێر پەلەمار درا بە موشکی بالیستیکی زیرەک لەلایەن ئێرانەوە. ئەو چرکە ساتەی کە پەلەماری هەولێر درا بە سەردانەکەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە داوەس بایەخێکی ئەنتەرناسیۆنالی زیاتری وەرگرت. لەم چرکە ساتەشا کە ئێران پەلەماری ئیسرائیلی دا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان لە بەردەم گریمانەی جەنگێکی زۆر خراپایە بەدڵنیاییەوە بوونی سەرۆک وەزیرانێکی پرۆ ئێرانی لە واشنتۆن بایەخێکی تایبەت کاتە با بپرسم لە ئێستادا کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گڕی گرتووە ناکۆکیەکان لە لووتکەدان، گرنگی ئەم سەردانەی سوودانی چییە بۆ ئەمریکا و کۆبوونەوەی لەگەڵ جۆ بایدن؟ سەرکە هەر هیچ نەبێ ئەوەنە گرنگە کە تۆ تەماشاکەی حکوومەتەکەی سوودانی بە حکوومەتێکی پرۆ ئێرانی لە قەڵەم ئەدرێت لە سراسی جیهان، و هەروەها حکوومەتەکەی بایدنیش بە حکوومەتێکی پرۆ ئیسرائیلی لە قەڵەم ئەدرێت. لە هەمان کەتا ئیسرائیل و ئێران پەلەماری یەکتری ئەدەن، بەڵام هاوڕێکانیان لە واشنتۆن بەیەکەوە دائەنیشن. خۆی بە خۆی ئەمە گرنگێکی زۆر گەورەیە بۆ گۆڕینەوەی ئەو دانیشتە چی ئەگۆڕێت؟ دەتوانن کار بکەن لەسەر هێورکردنەوەی دۆخەکە؟ ئەزانی چۆن ئەگەر بڵێن دانیشتنی نێوان سوودانی و بایدن دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارامەکەنەوە هێورەکەنەوە ئاوا زیادە ڕەوێکی زۆرەکەین، بەڵام ئەگەر بڵێن بەشداری ئەەکەن بەڵێ بەشداری ئەتوانێت بەشداری بکەن، ئەم کۆبوونەوەکانی تر ئەتوانن بەشداری بکەن، نەک هێوری بکەنەوە، ئەتوان بەشداری بکەن لە هێورکردنەوەی دۆخەکە. باشە، ئاگاداریەوەی کە هەرێمی کوردستان زۆر ینی پشتگیری ئەم سەردانەی سوودانی دەکەن بۆ ئەمریکا، بۆچی گرنگە ئەم سەردانەی سوودانی بۆ ئەمریکا؟ ئایا هیچ گرنگێکی هەیە بۆ هەرێمی کوردستان دکتۆر؟ سێرکە ئەگەر بێت و ئەمریکا کەمترین ئامادەیی هەبێ ئەوە میلیشیەکان لە عێراقا بەهێزترە بن. ئەگەر ئەمریکا زۆرترین ئامادەیی هەبێ ئەوە حکمی میلیشا و دەسەڵاتی میلیشیەکان لاوازترە بن. بەڵام ئەگەر لاوازیش نەبن، تەوازن و هاوسەنگەکە ڕابگیرێ لە نێوان ئامادەبوونی ئەمریکی و ئامادەبوونی میلیشای پرۆ ئێرانیا، ئەو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باشە. چەند ئامادەبوونی ئەمریکا بەتایبەتی و ڕۆژئاوا بە شێوەیەکی گشتی فەڕەنسا، بەریتانیا و ئەڵمانیەوە کاڵ ببێتەوە لە عێراقا، ئەوەنە پێگەی هەرێمی کوردستان لاوازتر ئەبێت لە عێراقا. چەند ئەوان بەهێزتر بن و ئامادەیان تۆختر بێتەوە، ئەوەنە بەلای کەمەوە هاوسەنگەکە ڕائەگیرێ و پێگەی هەرێمی کوردستانش بەهێزترە بێت بۆ، چونکە ئامادەی ئەوان لە عێراقا واتە کارتێکی فشاری ئابووری و سەربازی و ئەمنی و دیپلۆماسی زیاتر لەسەر بەغا لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە، بەڵام بەمەرجێک هەرێمی کوردستانش ئامادە بێ ڕێز لە داواکاریەکانی کۆمەلگای نێودەوڵەتی بگرێت. باشە دکتۆرانی کەمێک بەر لە ئێستا کە بلینکن و سوودانی کۆبوونەوە ڕاگەنراوێکیان بڵاو کردەوە، دەڵێن کە ئێمە کار دەکەین لەسەر کاراکردنەوەی ڕێکەوتنامەی چوارچێوەی استراتیژی و لیژنەی هەواهەنگی نێوان ئەمریکا و عێراق، کەواتە پێتان وایە کە ئەمریکا لە عێراق دەمێنێتەوە و ئەمە چەند گرنگە بۆ هەرێمی کوردستان؟ ئەزانی چۆن خۆی ئەگەر بتێ بەڕاشکایی و بەڕاستەوە خۆی بڕێتە ناو زیارەتەکەی سوودانی بۆ واشنتن دووشتا، یەکیان لای سوودانی، یەکیان لای ئەمریکەکانە. ئەوەی کە لای سوودانیە، سوودانی شاراوانیە نە لە تۆ نە لە من و نە لە هیچ چاودێرەك و تەنانەت لە هاوڵاتێکی یاسایش کە ئێوێ لە 4 ساڵی داهاتووە ببێتەوە بە سەرۆکوەزیران لە عێراقا. بۆ ئەمەش پێویستی بە پشتیوانی ئەمریکایە، بەبێ پشتیوانی ئەمریکا مستەحیلە کەسێک بتوانێت ببێ بە سەرۆکوەزیران لە عێراقا. ئەوە یەکەم ئامانجی ئەو سەردانە ئەوەیە کە پشتیوانی ئەمریکا بەدەستبێنێ. ئەمریکاش چی ئەوێت لە سوودانی؟ ئەوێت لەسەر داوای حکوومەتەکەی سوودانی و حکوومەتەکەی برادەرانی ئیتار کە ئەیانەوێ هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش کۆتایی پێبێ
و ئەیانەوێ ڕێکەوتنی دوولایەنە واژوو بکرێ لەلایەن ئەمریکا و عێراقەوە بەغدا واشنگتنەوە ئەمریکاش ئەوێت لە ڕێگەی ئەم زیارەتەوە ڕێکەوتنێکی بایلاتێراڵ یعنی با بڵێن دووقۆڵی واژوو بکات لەگەڵ عێراقی محەممەد شیع سوودانیە کە بۆ ناوەکانی داهاتوش بخوا بۆ حکوومەتەکانی داهاتوش بووە واتە حکوومەتێکی تر نێت حەق بەخۆی بدا ئەم ڕێکەوتنە هەڵبۆشێنێتەوە ئەم ڕێکەوتنش گشتگیرە یەکەم سەرەتاکەی بریتە لە ئەمنی و سەربازی دوای ئابوووریە بە هەموو بوارەکان ئەگرێتەوە بەڕادەیە کە تەمینی هەژمونی ئەمریکی بکات لە عێراق واتە ئەمریکا ئەیەوێت لە عێراق بمێنێتەوە نەک بڕات. باشە ینی دکتۆر بەپێی قسەکانی تۆ ئەندێ ملی تێگەیشتم دەڵێت کە سوودانی دەیەوێت پشتیوانی ئەمریکا بەدەست بێنێتەوە بەڵام هەر کەمێک پێش ئێستا خۆ دوتت کە حکوومەتی ئێستا عێراق حکوومەتێکی پرۆ ئێرانیە بەڵام ینی سوودانی نەهێزی چەکداری هەیە نەلیستی هەیە نەحیزبی هەیە ینی چۆن دەتوانێت بۆ 4 ساڵی داهاتوو بمێنێتەوە یاخود بڵام چۆن دەتوانێت پشتیوانی ئەمریکا بەدەست بێنێ زانیت چۆن کاتێک ئەڵم ئەوێ پشتیوانی ئەمریکا بەدەست بێنێتەوە ئەبێ ڕستەکەت بۆ تەواو بکەم ڕستەکە ئەوەیە کە هیچ کەسێک ناتوانێت لە عێراقا ببێ بە سەرۆکۆزیران بەبێ ئۆکەی بەبێ واژووکردنی ئەمریکا و بەبێ واژووکردنی تاران تو ئەبێ بتوانانی لێ کاتاوانە بەهێزبی هەم کۆماری ئیسلامی ئێران لە خۆت ڕاستی بکەی هەم وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە خۆت ڕاستی بکەی هەم واشنگتن لە خۆت ڕازی بکەی هەم تاران لە خۆت ڕازی بکەی ئێستا لە ئێستاە محەممەد شیع سوودانی توانیوێتی تاران لە خۆی ڕازی بکە واژووی تارانی لەسرە چونکە محەممەد شیع سوودانی بە شێوەیەکی زۆر زۆر نەرمانە خزمەتی گەورە بە ستراتیژەتی ئێرانەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە هەمان کاتە ئەمریکاش ئەوێت بەکاری بێنێ بۆ ئەوەی خزمەتی خۆی بکە بە زمانێکی زۆر زۆر سادەتر ئەوەیە کە ئەمریکا دژی ئیدارەی مشتەرەکی ئێرانی ئەمریکی نییە ینی ئیدارەی هاوبەش هاوسەرۆکایەتی ئەمریکا و ئێران نییە لە عێراقا و ئەمریکای جۆ بایدن گەیشتۆتەوە قەناعەتەی کە بەبێ هاوبەشی بەبێ شەراکەتی تاران و واشنگتن ممکن نیە عێراق ئیدارە بکرێت ئەمە لەو بوارەیە کە محەممەد شیع سوودانی ئەیەوێت ببوورە باوەڵان پرسیارەکەت دەمەوە سنوورخان ئەیەوێت پشتیوانی ئەمریکا بەدەست بێنێ پرسیارەکەی تۆ تەواو ڕاستە سوودانی میلیشای نییە سوودانی حیزبی نییە سوودانی لیستێکی پەرلەمانی بەهێزی نیە تەنها 2 پەرلەمانتاری هەیە لە ئێستاە لە پەرلەمان بەڵام لە هەمان کاتە سوودانی وشارە بەوەی کە بەپێی هەموو ڕاپرسیەکان ئێستا کۆمەلگای عێراقی زۆر زۆر لەو ڕازیە کە ئەڵەم کۆمەلگای عێراقی بە شیعە کۆمەلگای عێراقی ڕازیە و واژۆی ئێرانیشی بەدەستهێناوە دڵخوازی ئەمریکاشە دکتۆر ئەمریکاش تا ڕادێکی زۆر زۆر لێ ڕازیە بە من زانیارێکت بدەمێ بەش ئەو کەسەی کە لە پشتی ئەو کەسێک کە مهندس و ئەندازیاری ڕێخستنی زیارەتی سوودانیە بۆ واشنگتن ئالینا ڕۆمانسکی واتە باڵیۆزی ئەمریکا لە عێراق ئەو باڵەپەستۆیەکی زۆر زۆری دوای ئەوەی کە ئیدارەکەی محەممەد شیع سوودانی چەندین جار داوایان کردووە لە کۆشکی سپی لە ماوەی ئەم 8 مانگە کە ئەو عێراق بەڕێوەبات پێشوازی لێ بکرێت بەردەوام مانگ بە دواخراوە بەڵام یەکێک لەو ئەکتەرانەی کە زۆر بەهێزەوە ئەم زیارەتەی سوودانی فەرز کرد بەسەر کۆشکی سپیا ئەلێنا ڕۆمانسکیە بۆیە ئەمەوێ بڵم بەڵێ لە ئێستاە ئەمریکەکانش مادەم پێشوازیان لێ کرد واتە پشتیوانی ئەوانی بەدەستێنەوە باشە دکتۆریانی ئەرکی سوودانی چەند قورسانی خۆتان دەزانن هەر لە دوای بەیاننامەکەی سوودانی گوتارەکەی با بڵم کە بڵاوی کردەوە بەرەی مەقاومە بەیاننامەیەکی بڵاو کردەوە ڕاستە و خۆ ناڕاستە و خۆ هەڕەشە لە سوودانیەکەن ئەگەر ئەمریکا و سوودانی ڕێک بکەون هەژمونی گروپە چەکدارەکان کەم دەبێتەوە یان گروپە چەکدارەکان ڕێگە بەوە دەدەن جارە با لەسەر ئاسی تێوری بڕۆین لەسەر ئاسی تێوری ئەوەیە کە ئەگەر بێت و ئەمریکا و سوودانی ڕێبکەون وە گریمانەیەکی زۆر زۆر بەهێز هەیە کە ڕێبکەون مادەم پێشوازی لێکراوە لە واشنگتن گریمانە بەهێزەکە وەیە کە ڕێبکەون ئەوە لە ڕووی تێوریەوە چەند ئەمریکا ئامادە بێ ئەوەنە بەلایکەمەوە دووبارەیە یەکەمەوە هاوسەنگی هێز ڕائەگیرێ لە بەغا
ئەگەر بێت و میلیشاکان لاواز نەکە. بەڵام لە هەمان کە تا پرسیارەکەی تۆ تەواو لە جێگای خۆیەتی ئایا ڕێکەوتنی سوودانی و جۆ بایدن بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئیتر عێراق ئەکەوێتە دۆخێکی سەقامگیری و ئاسایش و گەشەی ئابوووریەوە ئەوە بەڕاستی ئەبێ سنگی مەحەکە بۆ سوودانی بوو چونکە لاتۆ لە عێراقێکە ئەژیت بەلای کەمەوە 80 ڕێکخراوی چەکداریت هەیە و ئەو 80 ڕێکخراوی میلیشاییت هەیە ئەو 80 ڕێکخراوە بەبێ حکوومەتی عێراق خۆی 240,000 ئەندامیان هەیە ئەم 240,000 ئەندامە ساڵانە حکوومەتەکەی محەممەد شاه سوودانی و دەوڵەتی عێراقی بە شێوەیەکی گشتی 3 ملیار تقریبا 3 ملیار دلاری ئەداتێ بە کاش ئەمە لە هیچ شوێنێکی کەونان نییە ئەمە بۆیە ئەمەوێ بڵێم بەرژەوەندێکی زۆر گەورەی میلیشیاکان هەیە هەم لە ڕووی ئایدۆلۆژیەوە هەم لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی سەربازیەوە هەم لە ڕووی سیاسیەوە ئایا ئەو میلیشیانە ڕێگە ئەدەن بۆ ئەوەی سوودانی بەسەر ئەم فەرشە سوورا هەنگاو بنێ بەرەو واشنگتۆن و ڕێکەوتنامەی استراتیژی لەگەڵ واشنگتۆنێکە واژوو بکە کە ئەوان بە شەیتانی گەورەی لە قەڵەمەدەن؟ باشە ئەو ڕێکەوتنامە استراتیژیانی دکتۆرەمێ بپرسم کە عێراق بۆچی لە ساڵی 2008ەوە تا ئێستا بۆ بە چەونی ئەم ڕێکەوتنامە استراتیژیە ئەمنیەوە لەگەڵ ئەمریکانی بۆچی شێوازیمانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق ڕێک ناخرێ؟ ئەزانی چۆن لە 2014 کاتێک ئەمریکا لە 2011 پشتەکات کۆتایی بێن شێتەوە بەڵام کاتێک لە 2000 ببوورە 14 دێتەوە لەسەر داوای حکوومەتی عێراق دێتەوە و کاتێک دێتەوە لەسەر داوای حکوومەتی عێراق وەکو ئەمریکا نایەتەوە لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتیە دێتەوە. ئێستا هەم حکوومەتەکەی جۆ بایدن هەم حکوومەتەکەی سوودانی ئەخوازن کە ئەم چوارچەوەی نێودەوڵەتیە بگۆڕن بۆی کە تۆ پێڵەی ڕێکەوتنامەی ستراتیژی لە ڕێکەوتنامەی ستراتیژەوە ئەیانەوێ فۆرمێکی تایبەتی بنێ بەوەی کە کۆتایی بە هاوپەیمانی نێودەوڵەتی بێنن ڕێکەوتنێکی فراوانتر لە ڕێکەوتنی ستراتیژیە کە هەیە ئیمزا بکەن واتە بە تەنها ڕێکەوتنە ستراتیژەکە نەبێ بەڵکو ڕێکەوتنێک بێ بە ڤێرژنێکی تازەوە کە زامانەتی ئامادەیی سەربازی و اقتصادی و دیپلۆماسی ئەمریکا بکات لە عێراقا بەبێ هیچ شێوەیەک جارێکی تر گومانی لەسەر دروست بکەن. باشە دکتۆر بەپێی زانیاری و هەم خوێندنەوەی تۆ چونکە زانیاریەکانی تۆ باشن ئەمێ بپرسم کە سوودانی لە ئۆڤال ئۆفیس چی بۆ کرێ خود چەند ماسیە بن بە تۆڕی تیمە 150 کەسیەکەی سوودانیەوە کە وەک دەستکەوت بۆ عێراق بیهێنەوە؟ یەکەم ئەوەیە کە لە ڕووی ئابوووریەوە ئەگەر بێت و ئەم سەردانە سەرکەوتوو بێ و ئومێدەکەم سەرکەوتوو بێ لە ڕووی ئابوووریەوە بۆ عێراق زۆر گرنگە. بۆچی بۆ عێراق زۆر گرنگە؟ چونکە عێراق هەر وڵاتێک سنوورخان دۆلاری ئەمریکی تا کەم بێتەوە یاخود دۆلاری ئەمریکی بەگەمەڕۆدراوی بێتە ناوێەوە بە دڵنیایەوە لە ڕووی ژێرخانی ئابووری و لە ڕووی گەشەی ئابووریەوە لاوازە بێ. سەرکەوتنی ئەم سەردانەی سوودانی ئەگەر سەر بکەوێت ئەوەیە کە دەرگای دیسانەوە دۆلار ئەکاتەوە لە عێراق بەگشتی بە هەرێمی کوردستانیشەوە ئەمە بۆ عێراقیەکان بە شێوەیەکی گشتی زۆر باشە. لە ڕووی ئاسایشەوە سیرکە سنوورخان ئێمە لە عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە هیچ جۆرە سیادە و سەروەریەکمان بەسەر ئاسمانی خۆمانەوە نییە. ئاسمانی ئێمە بەبێ ئەمریکا کراوەیە بۆ هەموو لایەک هەموو کەسێک ئەتوانێت بێتە ژوورەوە و بڕاتە دەرەوە بەبێەوەی پرس بە عێراق و بە عێراقیەکان بکە لە زاخۆ هەتاوەکو وەگاتە بەسرە و ئۆم قەسر بۆ چونکە ئەو ئاسمانە لە 2023 هەتاوەکو ئێستا لەلایەن ئەمریکاوە ئیدارە ئەکرێ بەڕاداری ئەمریکی ئیدارە ئەکرێ ئەگەر ئەمریکا ئەمڕۆ بکشێتەوە ئەو کاتە تۆی تر تەواو بە هیچ شێوەیەک سیادەت نامێنێ بەسەر ئاسمانەکەدا لەم بوارە عێراق پێویستی پێێتی لە بواری جەنگی داعش ڕاستە داعش ئێستا لە ڕووی خاکەوە کۆتایی پێاتەوە بەڵام ئەوش ڕاستە کە داعش هەمووکو ئایدۆلۆژیەوە هەمووکو قاعیدەی کۆمەڵایەتێکی بەهێز و هەمووکو هێزێکی چەکداری لێرەیە کە هەموو دقیقە ئەتوانێت دیسانەوە ئەزمموی مووسڵ و ئەزمموی ئەمدی و ئەو دیوی سنوور لە عێراق و سووریا دووبارە بکاتەوە عێراق ڕووبەر مەترسێکی زۆر گەورە ئەمە آخر خاڵەکان زۆر خاڵکە ئاماژەی پێ بەم عێراق کۆمەڵی گرفتی زۆری لەگەڵ تورکیا هەیە گرفتی لەگەڵ ئێرانە هەیە گرفتی لەگەڵ وڵاتانی کەنداوە هەیە گرفت و ناخۆکی لەگەڵ هەرێمی کوردستانی شەیە و ئێستا لەنێو ئەم تیمەی سوودانی کوردی شەیە نوێنەری هەرێمی کوردستانی شەیە کە سەفیندزەیە دکتۆر زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ کە ئەو مەلەفانی پەیوەندیان بە کوردەوە هەیە و لەوێ باز دەکرێن چی دەبن؟
بە کوردی پێت بڵم بەیەک ڕستە پێت دەڵم بەس ڕستەکەی پێشم بۆ تەواو نەکردی ویستم بڵم بەبێ ئەمریکا عێراق بە ڕوو قوتی فرادرێتە بەردەم ئەم زلهێزانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کە پەڕووباڵی ئەەکەن زۆر زۆر بە ئاسانی کە ئێستا پەڕووباڵی عێراق ناکەن لە بەرەوەی ئەمریکای لێ نەک لە بەرەوەی کۆماری ئیسلامی ئێرانی لێ چونکە کۆماری ئیسلامی ئێران ناتوانێت ئەوەی ئەمریکایکە بۆ عێراق ئەم ئێران بیکات بۆ عێراق مەسلەی پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغا یەکێکە لەو بابەتانەی کە بۆ ئەمریکەکان زۆر زۆر گرنگە بۆیە پێتاڵم لە بەرژەوەندی هەرێمی کوردستانی شایە کە سەفەرەکەی سوودانی سەر بکەوێت ئەو فشارانەی کە ئەمریکا کردوێتی لەسەر بەغا بۆ ئەوەی گرفتەکانی لەگەڵ هەرێمی کوردستانە چارەسەر بکە زۆر ئاشکران هەم بۆ سوودانی هەم بۆ حکوومەتەکەی هەم بۆ ئەو چینە دیپلۆماتی کە بە دەوروبەری سوودانیان چەند پەیوەندەکانی سوودانی تەندروست بێت لەگەڵ هەولێرە ئەوەنەش بەدڵنیایە و کارایی ئیجابی دانێ بەسەر سەفەرەکەیەوە لە زۆر زۆر سپاسبارونکردنەوەکان دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق لە پاریسەوە میوانم بووی سپاس.